وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. هەرکام لە ئێمە کە لە کۆمەلگای کوردەوارە ژیانی کردبێت ئەزانێت و ئاگادارە کە ئێمە لە دەستانی شوناسی خۆمان و لە دەستانی مێژووی خۆمان و سەرزەمینە خۆمان خەسارێکی گەورە تووشە پەیکەرەیە ئینسانیمان و وجودیمان بکە. ئێوە گشتتان نەزانن کە بەشێکی فرە لەم کۆمەلگای کوردەوارە ئامدانە سیستەماتیک لە شوناس و ماهیەتە حەقیقی خۆی داماڵیا و مردمانە ئێمە لە بێخەبەریە هیدایەت کریان بەرەو ئینشقاقاتی جۆرا و جۆر و ئەم ئومەتی کوردیە منشق بوو بە دەسایس بە بەرنامە و پرۆژەیەک کە بتوانێت ئینسانە کوردی ڕام و دەستەمۆ بکە. سەرزەمین و کوردەوار بۆ هەتایە لە قیود و لە بەندی کۆرپۆریشنەکانە بمێنێتەوە. ئەمانە حکامانێک کردیان کە هاتن زیست بوومە ئێمە سەرزەمین و حیاتە ئێمە بەسەریا حاکم بن و ببن بە ساحێوی تەمامی مەنابع و زەخائیری ئینسانی و سروشتی و بە ڕەوایەتهای جۆرا و جۆر بە بەرنامەهای جۆرا و جۆر هاتنە بەرەو. ئەم میزانە لە تەحمیقکردنە کۆمەلگای کوردەوار، ئەم میزانە لە ژڵەژاندنە زەهنیەتە ئینسانە کوردی، ئەم میزانە ئەسڵن نە ئیتفاقیە نە تەسادوفیە. ئێوە شاهدن ئێمە فرەیەک لە مردمانی خۆمانە چوونە ژێر لە دیسکۆرسە نەزمە کۆرپۆریشنی و هویەت و شوناسە کوردیە خۆیان بۆ هەتایە فڕەدا. دلیل و سەبەبەکەی چ بوو؟ دلیل و سەبەبەکەی ئەوە بوو کە تۆ ئەوێنیت لەم جامعەی ئێمە بە ناوی کوردۆ دوو قسەی دروست حسابی نایەتە دەرەوە، دوو ئینسان نایەتە دەرەوە لە زەمانێکا بژیت کە سەردەمە و تۆ لەگەڵ مەئاساتە دنیای ئەمڕۆوە و ئینسانە ئەمڕۆوە ڕوبەڕوو بوویت. کەسانێک کە تێن قسەت بۆکەن ئینگار مخاتەبینیان ئینسان نین، ئیژی ئەوانەی کە مخاتەبی ئەمانن مشتی ئینسانە تەوسعە پەیانە کردگن نەفەحمە جاهلن واتە کە مردما قسەکەن. مردمیش لە دەر ئێعتمادۆ یا لە دەڵ حەسرەتۆ یا لە دەڵ تەحقیرۆ فکرەکات ئەم سەرچاوەیشی دروستە و پشتی پێوەسێ و حمایەتی لێەکەم. تحقیر بە چه معنایە؟ تحقیر بۆ معنا کە هویەتە ئێمە کریا بە هویەتە قەومی ئیتنیکی و ئەم هویەتە قەومی ئیتنیکیە لەلایەن کۆرپۆریشنەکانی داگیرکەری کوردەوارەوە حەملەی پێکریا و ئەمە بوو بە ئەساسە تحقیر و بۆ کەسانێک کە گەرەکیان بوو لەم تحقیرە دەربچن ئینکارە وجودیە خۆیان کرد حتا لەم هویەتە ئیتنیکی قەومیە. ئایا واقعاً ئەمانەی کە ڕوو بە خەڵکی کوردەوار قسە ئەکەن شەرم نایانگرێ فکرەکەن دەکە کیا قسە ئەکەن؟ یعنی چوون سعیەکەن بەو جۆرە مردم ئەحمەقکەن، بەو جۆرە سادە و ساکار و بێخەلاقیەت و پڕ لە درۆ و پڕ لە حوقە فقط گەرەکیانە بە حوبێک بە ناوی کوردایەتی تۆ قسەیان لێ قبوڵکەی. مەسەڵەن ئێوە ئەوێنن کاورا قسەکە 10 فێژێ گیانی دایکم 20 فێژێ وە قورعان 100 فێژێ وە کاکە شێخ ئەحمە 2000 دەحفە قەسەمە فڵان ئەخوا لە بەرەوەی تۆ باوەڕی بکەی. ئەمانیشە تنتن ئێمە کوردین و کورد مافیە مەسە و کورد حەقی مەسە و کورد لابد ئەمە بووکە بە بەعسەوەی کە ئەم مردمە فکر ناکاتەوە لە قسەهای ئێمانە. دەوڵەتە ئێرانی لەم ڕاستە نەوەستاوە تا ئێمە نەهاتین لەسەر قسەکانی مەسرورە بارزانی قسەمان نەکرد
کەس لەو کوردەواری داگیر کراو لەلایەن عێراق پەیوان نەبووە ئەم قسانە ئیشێ وەڵام بدرێتەوە و تەحلیل بکرێ تا ئێمە نەهاتین بێژین مەسرورە بارزانی خەریکە ێژێ ئیفلاسمان کرد تەواو بوو تا ئێمە نەهاتین دەست بخینە سەری کەس فکری نەکردەمە ئەسڵەن قابل تەحلیلیش هەست ێژێ تەحلیل بکرێت تماشاکەن کەسێ بە ناوە عەلیە جەوانمەردی بۆ خەڵکی ئێمە گەورە کریاگەسەوە تماشاکەن ئێوە وەختێ کوردتان کرد بە مەفهومی قەومی ئیتنیکی وەختێ ئەیکەنە حاشی جامعەی ئێران ئەیکەنە حاشی جوغرافیای ئێران بعد سەرکوبیەکەن بعد ئەو جار اتفاقێکە کەوێ ئینسانە کوردی ئەساسە تاقیرەکە ئەو بەشەی کە ئیستا پێژن کوردستان و کابراخ بەخۆی ێژێ کورد ئەحساسە تاقیرەکە ئەم ئەحساسە تاقیرەی تا ئەڕواتە جێگەیەک وای پێ ئەکات ئەوەنە نەبینریاگە یعنی کەسانی کە صاحبە قدرەتن دەوڵەتانە منتەقە دەستگاه‌های میدیایان ڕەسانەییان ئەوەنە ئەمانەی نەدیگە ئەم تەحقیرە نەهادینە بووگە لە وجودیانە هەر چەشنە شتێک کە حەزی پێ بکەن تۆزێک ئومیدیان پێ بدا کە ئەمانیشە وەکو بەشەر حەساو بکرێن لەزەتی لێوەن ئەم عەلیە جەوانمەردیە کارکردنە لە ناوە وۆیس ئەمریکای فارسی یە وجهەیەکی دا بەم ئاغا کە ئەنەهوو موهیمە یعنی هەر لە خۆی وە کارکردن دەوێ ئەوێتەوە ئەهەمیەت بەلاخەرە حتمەنە ئینسانێکی موهیمە کە وۆیس ئەمریکا خەبەر بە عنوانە خەبەرنگار استخدامیەکە ئەمە خۆی بەخۆی و بووگەسە پایگاهە مەشروعیەتە ئەم ئاغا لە ناوە مەردمە ومشخصاً دوای اتفاقات کەرکووک و ڕفراندۆمەکەم ئاغا تەوەسۆتە تیمە دەوڵەتە ئێرانی و بەیتە ڕەهبەری بە سوورەتە مستەقیم و غەیرە مستەقیم هدایەت کریا تا گەیاندگیانە بە ئەم دەقیقە لە ڕاستایە جێبەجێکردنە پرۆژەی جانشینی عەلیە خامنەیی ئەم پیاگە بە تەمامە مەعنا بە پێوەرە تەمامە چه ئەخلاقە حرفەیی ڕسانەیی ئەم ئاغا خەریکە خیانەتی پێکە ئەم ئاغا کە خۆی پێناسە ئەکا سەرەتایژێ من خەبەرنگارە مستەقلم خەبەرنگارە مستەقل یعنی ئەم ئاغا هیچ مەوزەعێکی نییە چێ خەبەرێک مەترەحەکە و ئەم خەبەرە ئەم ئاغا هیچ مەوزەعی لە بەرامبەری ناگرێ نە بەخاس نە بەخراو بەڵام ئەم ئاغا بەناوە خەبەرنگارە مستەقل باوەڕەکەی بووگە بە ئۆپۆزیسیۆن مەوزە ئەگرێ لۆ دواترەکەوێ ئەم ئاغا بە عنوانە خەبەرنگار دەستگاهە ئەمنیەتیشی هەست تەوەجۆ ئەکەن بۆیە ئێوە لەگرا ئێشێ بزانن ئەم پوششانە بۆ چین ئەم ئاغا لە حەز ئەخلاقە حرفەیی والژی سوال ئەم ئاغا لە حەز ئەخلاقی ئینسانی و لە سەداقەت و والژی سوال ئەمەسە ئای عەلیە جەوانمەردی زەرورەت و وجود تۆ بۆ جامعەی کوردەوارە ئێمە چییە چی پاڵ بە تۆ ئەنی وجدانت ئەنگیزەی تۆ لەم کارە چییە تۆ ئەنگیزەت چییە خەبەرە درۆ ئەدەی قسەی درۆ ئەکەی سناریۆ ئەسازی ئەنگیزەت بە دەستکردنە قودرەتە ئەنگیزەت شۆهرەتە ئەنگیزەت پوڵە ئەنگیزەت چییە ئاغای عەلیە جەوانمەردی تماشاکە مهمە کە تۆ لە حەوزەیە عمومیا ورود ئەکەی مەردم ئەنگیزەی تۆ دەربێرێت چون ئەنگیزەکانە تۆس مشەخەسیەکە کە تۆ چۆن حرەکەت ئەکەی و بۆچی حرەکەت ئەکەی باوەڕکە تۆ تۆزێک سەداقەت و کەرامەت و ئینسانیەتت تیا بوایە تیا بدوایە و بەڕاستی ئینسانێکی مبارز وایتە و کارت بۆ مبارزە و سەعادەتە ئینسانە کوردی بکێشێ دووزە بازیت ناکرد پشتە هەمەندازیت ناکرد خەبەرت جەعل ناکرد لە بەرامبەرە کەلامە حەق و مبارزە واقعیە نایوێسیایی چون فکرەکەی مخاتەبینت فرەترن
یا قرارە تۆ مخاتەبینت فرەترون تۆ بوێنن سێکە ئەو کەسانەی کە گوێ لە تۆ ئەگرن و ئەم جامعی کوردستانیشی لە خۆی سوئالگا ئەنگیزەی عەلی جەوانمەردی چییە؟ عەلی جەوانمەردی بۆ قینی تێت لە عەلیە خامنەئی بۆ ئیشی قینی بێ مشکڵە عەلی جەوانمەردی چییە؟ نەبوونە دموکراسیە نەبوونە حقوقە کێ چۆن ئەم هەل لە خۆی و مشکڵی هەست و نایژێ مشکڵەکە چییە؟ تەوەجۆکەن ئەنگیزەی ئەم ئاغا لە تەداومە ئەم کارە چییە؟ ئێمە بارها ئەنگیزەکانە خۆمانمان وتکە ئێمە لە کۆنە زامەکانە خۆمان و هاتگینە سەردەرەوە ئێمە بووگین بە ئینقلابی و مبارز و هەڵتەکێنەر وەزجیانمان ئەمەسە ئینقلابین و لە بەرامبەر دوژمنێک کە هات هۆڤیەت و ماهیەت و شوناسە ئێمە لەبین بوات ئێمە تەمام قەدوێ سیاگین هەم سەرزەمینی لێگەڕێنینەوە هەم هۆڤیەت و شناسنامەی بەغار چووگ و بە تاڵەن چووگە کوردیمانەگەڕێنینەوە بەس مهمە کە تۆ بزانی ئەنگیزەی تەرەف چییە ئەنگیزەی تەرەف چییە لەوەی کە معلوماتە غەڵەت بە مەردمەدا ئەنگیزەی تەرەف چییە وەختی مەردمە ئێمە ئەحمەقەکە بزانن مەردمە ئێمە گشتی ناچێ بەرنامە گوێ بە گشتی ناچێ تەعاترەکەی حەمەد دەمبڵ لە هەولێرا گوێ بە نا گشتی مخاتەبە کاناڵە دووبلەی کوردی و کرماشان نۆزدە نییە مەردمە ئێمە ڕۆمانە پیچیدەی شەخوێنێتەوە مەردمە ئێمە فیلمە پیچیدەی شەوێنێت مەردمە ئێمە کاراکتەرە بەتمەن و سپایدەرمەن و کاراکتەرە جۆکەر ئەناسێ ئەیناسێ مەردمە ئێمە ئارسن لۆپەن و شەرلۆک هۆمز و دکتۆر واتسۆن ئەناسێ تۆ چۆن فکرەکەی مەردمە ئێمەوەنە ئەحمەقە تۆ توانی بیخەڵتێنی یا تۆ بە واقع فکرەکەی ئەم مەردمە ئەحمەقن چون خۆت ئەحمەقی دوای ئەوەی کە دیبەیتێکم کرد لەسەر ئێعترافگیریە کە لە خانمێ کردبووی تحتەن هەوا حەملەیە تێرۆریستی بەماغا کە پڕبوو لە تەناقوز و درۆ و سناریۆی دەوڵەتە ئێرانیە ماغات کە 5 دقیقە تەوزیحەدا دەربارەی خانم آقایان درود بر شما. به عنوان خبرنگار مستقل در خدمت هستم. شنبه توجه کرد بعنوان خبرنگار مستقل كأنه خوي بخوي بيجي خبرنگار مستقل لقش كسي قبولة كاكا ماغا خبرنگار مستقل يعني وابسته بحيش كوي نيو وبحيش كوي كارناكا وحيج موزعي كي نيو حيج سياسة تعقيب ناكا كبو كسي خوشي بكا خليك بوك يا خوشي يكا نعم خبرنگار مستقلة من شو دم خبرنگار چه شكلية خبرنگار نظر خويتي ناخات غرزينية آنچه که به دست یگا مخابره یکا این ساعت 3 خرداد هست در ایران 23 می 2020. برای کسایی که باور دارن به اسلام عید فطرتون مبارک باشه و تشکر و قدردانی از همین تعداد هم که برای ما فرستادند عکس ها و
مدارکی رو که نشون میداد سرفترهای خودشون بخشش‌های مذهبی پایان رمضان رو به افراد مستحق مخصوصا زندانیان سیاسی و خانواده جانباختگان راه آزادی دادند. این خیلی به جا بود، خیلی عالی بود. از اینکه اجازه ندادید اینها به جیب آخوندها سرازیر بشه. اما ایراد نیه، انسان امکانی هست اشتباه بکن. اما ایراد نیه، فقط با آقای جوانمردی که فارسی قسە کا بزانێ ئێمە سەرفترەمان لە فارسی نییە، ئێمە فتریەمان هەست لە فارسی، سەرفترەمان لە فارسی نییە. و میتونه آغاز خوبی باشه که از این به بعد مردم خودشون بسته به عقل و شعور و فهم خودشون در اطراف خودشون به افرادی که مستحق هستند سرفتره و بخشش‌های مذهبی رو بدند و تحت هیچ عنوان به آخوندها در هیچ جایی مخصوصا آخوندهای حکومتی باور نکنند و به اونها پول ندن. دوستان قبل از اینکه مطالب رو شروع کنم این رو خدمتون بگم که در مورد دستگیری یک تیم تروریستی که ما بخش کوتاهی از اعترافات یک فرد رو، یک خانم رو پخش کردیم، پرسش‌هایی برای دوستای خودمون هست که یه توضیح کوتاه میدم. این برای کسانی که در هر صورت برنامه دارن، وظیفه دارن که علیه ما برای تخریب ما کار بکنن نیست، اونها تحتیش. ببین کاکە علی جوانمردی خاص گوێ بگرە، ئێمە وەزیفەی ئینسانی و کوردیمان وادارمانی کردگە لە بەرامبەر هەر تەوتەیەکی دوژمنە کە بۆ مردمە ئێمەکری و خاکە کوردەوارەکری بوێسین. دەنانە من وەختم بوو نە تۆ وای تا حەدە ئەوەی کە وەختە بۆ دابنێم ناوت بووم. بەڵام مادام تۆ پرۆژەی، مادام تۆ خەریکی دەستکاریەکەی، مادام تریبوون لیاگەسە اختیارەت، مادام بۆڵدەتیان کردگەسەوە، من ناتوانم واقع گەرایانە تماشای تۆ نەکەم و نەوێنم کە تۆ بالئەخەرە تریبوونێکت واوە دەسەوە مخاتەبت هەست. و بۆ خاتری ئەوەی کە من مەلیژەکی وەکو تۆ، عروسەکی وەکو تۆ پاکی بکەمەوە و نیشانی بدەم چه میزان سەخیف و ئەحمەقی و تەوتەکانت بەر عەلەیه مردم نیشان بدەم بە وەزیفەی ئینقلابی خۆم و ڕاپەڕینی کوردەواری سەر بەخۆی دەزانم کە ئەو کارە بکەم. بێجگە لە وجدانە ئینقلابی خۆمان هیچێکیش نیە، من ئێستا هەر بەو ئەدەبیاتە کوردیە، هەر بەو ئەدەبیاتە ڕاپەڕینیە، هەر بەو ئەدەبیاتە مەردانە و کوردانە تۆ ئەدەمە بەرە پرسیار، تەناقوزەکانت، درۆکانت، سناریۆکانت دانەدانە بۆ دەرەکێشە. تۆ و تەمامە هەوکارانە دەور و بەرە تۆ دەنا باوەڕکە ئاغەیان تۆ و ئەمسالە تۆ و ڕەهبەرانە تۆ و ئەربابانە تۆ نێ لە حەدێ کاتەکە یەکێ لە یارانە ڕاپەڕینە دابنیشێ و گفتگۆ بکە، نێنە قەوارەیە، نێنە حەدیە، نە لە کەرامەتە، نە لە شەخسیەتە، نە لە عیزەتە، نە لە دانش و سەوادا، نە لە سەداقەتە، نێنە ئەو حەدە. ئەوە وەزیفەی ئێمەس، وەزیفەی ئینسانی و ئینقلابی و کوردانەی ئێمەس کە مەجبورین بەرخورد بە ئێوە بکەین. دانیشین تو ڕەهاتە تۆ گوێ بەیم بزانین تۆ چی دوت کە بەم مردمە. زمانی که گفتیم گروه تروریستی دستگیر شدن، اونا گفتن همچین چیزی نیست، حالا که پخش کردیم میگن مخالف حقوق بشر و چی هست. تو هەرە وەختە وتت گروه تروریستی دەستگیر کردووە، وەختێک ڕۆحوڵا زەمن ڕەفیق ئەگیریە. خۆ ئەم حەدەکەی ڕەفیقە وان نامەی داگەسە دەرەوە، من خەبەرەکەیم خوێندۆ لە دیبەیتەکەی ترا، هەر پارەکە ئەندامی خۆیان کوشت بە ناوی قادری تێرۆریان کرد، کەس دەیزانی چی. هەر پارەکە لەم حیزبی دموکراتی تۆ لە هەولێرە ماشین تەقی وە کاورا کوڕەکەی کوژیا خۆی قاچی پەڕی، کاورای کامێرانی وارە بیرتە. بعد ئەم حەدەکە ئەمە وەزعی بوو لە شەوەیەکدا بۆمیان بۆ دائنیا و نفوزی تێئەکەن، پەرستوو ناناسێ
چۆن و پەرستووەکەی تۆی لە حەواوە ناسی بوو خەوەریشی دابوو خانەوادەی چوبنە لای وزارەتە اطلاعات کەسی چوو بەسەر ماموریەتە بوڕون مەرزی تۆ ئەمە بۆ هەر کەسێک بێژیت کە عەقڵیشی نەوێت بەم کەلەمە پێ ئەکەنی بەم خەبەرە پێ ئەکەنی تۆ بوویتە حەکایەتت جۆکەکە وتیان کاورە بووگەسۆ مەئمورە سڕی 4 ساڵ قەیبی داگە کاورا بووگەسۆ ئیتلاعاتی یعنی کارە ئەمنیەتی ئەکا فرە کەسێ نازانێ کاورە ئەمنیەتی ئەمە یەک تۆ من دەستگای ئەمنیەتی چۆنێژێ مامورە ئەمنیەتیکی خۆمان هەنار دەگەم بۆ ئەمە چییە تۆ ئەمە کناراوە ئەم بشیر و کۆ ئەم حماقەت و ئەم میزان جەهالەتە ئەخوات بە دەستگای ئەمنیەتی جمهوری ئیسلامی حەدەک هەڵەگەڕێتێژی پەرست و دوومانگە گموگە چووگە بۆ عملیاتە بروون مەرزی تۆ حەدەک یان دەوڵەتە ئێرانی ها تۆ حەدەک و دەوڵەتە ئێرانی بە یەکۆ هاوکارن تۆ هەر لەو فیلمت بە سەمیرایژی ئیتلاعاتیەکان پێتیان نەوت کە من نفوزیم هەست تۆ فکر نەکەوێ ئێمە نفوزیمان هەست ئێژێ نا ئێژێ ئێوان پێیان نەوتی ئێژێ نا تۆ نفوزیت هەست لە ئیتلاعاتە یعنی ئیتلاعات زەنگە بۆدا پێتێژێ لەو ئیتلاعات چەخەوە هەرە وأما مهري توس أم مهري إطلاعاتي تتو چون سندقة أي علي جوان بردي بولي بيدي مستخدمة توس مستخدمة يالات متحدة أمريكاس أو بوتوي تيخا يا تو بو أبي تيخي چونه يا تو دستوري لأجلي إخوي ما ادعان حكين خبر من الإطلاعات وبوتيت نفوزیش من هەز لە ئیتلاعاتەوە دوستان ما با یک رژیم تروریست مواجه هستیم رژیمی که برخلاف تمامی موازین و قوانین بین المللی عمل میکنه رژیم تروریستی منظور ده همه قوانین و موازین رو دور میزنه و اقدام میکنه به ترور در هر نقطه‌ای از جهان که بتونه مخصوصا در مجموعه کل عراق و چه در اقلیم کردستان عراق. بعض اطلاع همه شما دوستان من در خود آمریکا هم مسلح هستم و اجازه حمل سلاح رو گرفتم. ماذا اطلاع توش آقای علی جوانمردی نقل ایالات متحده امریکا تو لهر کوی ام دنیا گرک توی اصلح بسینی کافیه مثلا من لبريتانيا بيت بيجم كافية توبشي أخبير لساها سلامة الروح الروانية خود بيري وزارة شيك لباك راوند بوليس بيري كابيني كي أصلحة بتواني لمالا كتا دابني وحر أصلحة ميل بتواني بيسيني لشات قانتا رايفل باشا يالات متحدة أمريكا كخيلي راحة أصلحة هي كردن إما الرفيق من هز تو أقرداني كول توابي أو دوان أو سيوكو قانقستركان يعني اما اونيو توفر شخصيتي مهمة ولي قويا مردمي اما مردماني فقيري سادان دي شيكن مردماني كنتو حتما فرا بجاهليان ازاني خليكي واتك يا ناقص اكي داشو هذيك معنا من علان النسل سمارت فون نسل فورجين دروسا نانا قنميان نخوارقا ولي ديجانا ودسا مردم حلم جريان كورونا ديان دل أصلحة فروشية كان أمريكا غابو قشتي خليك بأصلحة يسن بلام تو نت قرك بيجشتي مهمك وقرك بيجشتي مهمك من دا أمريكا إيشا مصلحة قري قش كسيت وعين أمريكا مصلحة بقري وقرتنا لايسنس أصلحة ونشتكي سخنية جوان مردي قيمتك قران وعجيب وغريب شينية برای اینکه توضیح دادم و به طور قانونی گفتم تا من بخوام به شما زنگ بزنم که بگم آقا پلیس اینجا یک تروریست جمهوری اسلامی هست خب تا اون موقع من باید کشته بشم تا پلیس برسه. بهشون گفتم که تو دروغی دوباره دروغی بو خاطری مردمی که متاسفانه دانشینی تو بوی الکینی تو چی تو چویت پلیس امریکا و من ناتوانم معطل تو بوم تا تو بی من خوام اجرای قانونکم تو خیلی قلاتك رقصي واقعي چون پلیس يجي خیلی بیجاکی خود اقدام به اجرای قانون اکی
پس ئەمە نییە وەختی وڵاتە متحدەی ئەمریکا ئیجازەدا تۆ ئەسلحە بسێنی فەلسەفەی وا لە پشتیە کە تۆ بتوانی سەلف دفندت بێت لە خۆت کە تۆ بتوانی دفاع لە خۆت بکەی بۆی ئەسلحە سێنی ماڵت هەست مەزرات هەست دوکانت هەست تهدیدت هەست بتوانی لە خۆت دفاع بکەی وە ئەتوانی ئەسلحە بسێنی پس لە ئەوەڵ و لە قانونە ئەمریکا ئەمە لە حاز کریاگە پێویست ناکە تۆ بۆ پۆلیس تۆزیح بەی من ناتوانم سەبر بکەم تا تۆتی سەیری سناریۆکەت وا لەگرە درۆکەت وا لاگرا تۆ هیچ کام لەو قسانتە بۆ پۆلیس نەکردگە کە پۆلیس ئیمتیازێکی خاص بە تۆ بدەن 10 نەفەریسە توانێت کامنت دابنی وا لە وڵاتە متحدەی ئەمریکا لەگرا بێژێک ئەسلحەی هەست کوردە نەچووگە لای پۆلیسیش وەکو تۆ بێژێ من تروریستم بۆ تێتە وڵاتە متحدەی ئەمریکا بەمکوژێ من مەسەلەحەم لەگرا ئەوە ڕێیاری جوانمەدی ئەم جزئیاتە مهمە بابزانی تۆ خەریکی بەم جزئیاتە و تەواحومە خەیتە ناو زەهنە مەردم کە ئینسانە مهمێکی اساسا یک تروریست قوانین رو دور میزنه که میاد و میخواد که ترور بکنه. به همین دلیل دوستانی که من رو به دوستان دارم صحبت میکنم، نه افراد سایبری دشمن که اونها به جای منابع رسمی میان پاسخ میدن. تیم 3 نفره‌ای که سمیرا مرادپور مسئولشون بود همه دستگیر شدن. این تیم منهدم شد. پیام ما این بود با بخش این تیم منهدم شد. یعنی چون منهدم شد؟ یعنی داد لیان تفروتونات کردن، کشتنات، انهدام بوا ایجن، یعنی تقیوه منهدم شد. او رفیق من و ام فیلمی بو من بریگا ظاهرا کامل لی بریگا و میدوارم کامل بید او بشی که من مد نظر متی آبید چون علی جوانمردی جه من امان و تحویل ایران داگسو که حالا که تیم دوم رو فرستادید این کار رو نکنید. اگر اولی ما اینگونه برخورد کردیم شاید برخورد دومی سخت‌تر باشه. اولی اینگونه برخورد کردیم خوی لشرح داستانکی لم لایوه حسی بشن تماشای بکن. اجي شواهد و مدارك من تحويل امريكا كان داغا والاخر اجيت عيسك اجيت اولينو انغونه برخورد كريم اوا برخورد ما كريم يعني شلون يعني اجيت تحويل ايران من داغنو سالم تحويل داغنو باردوم برخورد داغ يعني باردوميش اقدامي كريم بو ترور ام اغا بقول خوي يساتين سرا اما اصلا بزانين ام اغا امکان بازداشتی هست تماشا که اتوانی کسی به اسیری بگیری اتوانی کسی بگروگان بگیری ولی نتوانید کسی بازداشت که چون نهاد رسمی نیه تماشا کم کلمات بار معنایی حقوقی و قانونیان هست تو کسی اتوانی بازداشت کی دزگیری کی که ام کسا تو نهادی چی رسمی بید بەڵام تۆ نەهادێکی قەیرە ڕسمی بیت ئەسەن شخصێک بیت کەسێک کە ئەگری بە ئەسیری گرتتە ئەسیرت کردگە گەوگانە گرتگە ڕەفاندەکتە بارمتەت گرتگە ئەم ئستلاحاتە ماغا بەکاریەوان پینگار مەسڵەن تعلیم دریاگە بۆ قسانە ما حق دفاع مشروع از خودمون رو داریم در امریکا باشه در کردستان باشه در عراق و هر جای دنیا حق الدفاع مشروع لتواب دنيا موجودة وحج كز ناتواني حق الدفاع مشروع لأيج إنساني بسيني آي علي جوان مردي حق الدفاع مشروع تزاني شاي علي جوان مردي حق الدفاع مشروع وسط رفقتي اقدام أكا كزندگي تو تهديد كا تو دس بجي جوابي بيتو مرديش مرد يعني چون يعني تو لخياباني كاتشي تريوه یەکێتێت بەرامبەر بە تۆ ئەسلحە ئەکێشێ ئەسلحەکە وا لە دەستیا ڕوبەڕووی تۆ گرتە تو زووتر تەقاکەی وەیدە لە ناوچاویە کوژیت ئاولا دەوڵەت تێ تماشاکە ئەوێنێ ئەو ئەقدامی کردگە ئەو پەلاماری تۆی داگە و تۆ بۆ خاتریەوەی دفاع لە گیانە خۆت بکەیت لێت داگە حق الدفاع مەشروع ئەمەسە طبق قوانین ئەوروپا و ئەمریکا ئەمەسە تۆ حقت نییە زیاتر لەوەی کە خەتەر دەفعەکەی هێز بەکاربووی يعني مثلا كسي پلامارة تو دا بچاقو و تو دست بجي بچاقو يتر جوابي اديتو لي ادي اي كوجي دفاع مشروع بلام تو ناتواني
بەرئەساسە تحلیل بکەین کە کەسێ هات کە تۆ بگری و تۆ تێرۆرکە بێ ئەوەی ئەقدامی کردووی ئەسڵحەی کێشاوی چاقۆی نیاوەتی ژێرە مەلت و تۆ دەست بۆی بیگری و واداری کێ کە ئەترافکە ئەو حەقە دفاع مەشروع نییە کاکەجان ئەوە ڕەفاندنە ئەسیری گرتنە یعنی تۆ مستەڵحەکان دروست بەکاربووە موقعیتەکانیش دروست بەکاربووە تۆ لە گرام مجرمی لە ئێعترافگیریەک لەم خانمەیەکی فیلمبەرداریەکەی وەبڵاویەکەی تۆ مجرمی دەنا تۆ بە ئەو خانمە ئەسڵحەی کێشایە لە تۆ و تۆ بدایە لە تەپڵی سەری کە لەی سەری بتەکاندایە تۆ دەسە خستووە بەرەو حەقە دفاع مەشروع خوات بوو دژمن هاتوو تۆ بکوشێ و تۆ دفاعت کردووە مەسەڵە من هەر کەسێ مهرەیەک بهێنێتە سۆراغم حتمەنی تۆ پێنم ئەگە دەسم کەوێتە بەرەو خیاڵ ڕەحەت بێ هەچ شەکێکیشم تیا نییە ولی تۆ دەم لە دموکراسی ئەدەی دەم لە حقوق بەشەر ئەدەی ئێعترافات ئەگری دوای چەندین مانگ ڕووی ئەەکەی ئەمە سەناریۆش بۆ خاترەوەی تۆ مهمکەن یعنی تۆ شتە مهمێکی تۆجۆکەین تۆ حەجێنی تۆ پشتە سەرت هیچ تەفەکوری نەخەفتگە تۆ هیچ ئیدێنی لە پشتە سەردا هیچێ مەوجود نییە لە تۆ این حق یک حق قانونی هست و صحبت‌هایی هم که این خانم انجام داد و شما شنیدید بخشی از این صحبت‌ها رو، چون ابتدا به ساکن در دفتر کار خودم بود و ما ازش گرفتیم تلفنش رو که همه جا رو فیلم برداری کرده، تلفن رابطه‌اش رو، دو فردی که همراهش اومده بودند با خودش دارو و زهر آورده بود که بتونه مسموم. خب تو گرفتی وانە بەچی گرتە بالاخره زۆرە بەکار برد خۆ بە قسەی خۆش نەتگرت کاورایشی احساس بکات ئەگەر بەرخلاف مێری تۆ ڕەفتار بکە شمول عقوبەتێکەکە تۆ چۆنم تەگرت تیمێکی تەرۆریستی ئاموزشتی هاتکن تۆ بکوژن 3 نەفەر پس تۆ لەگرا زۆرت بەکار بردەگە وە کاورات ئەسیر گرتەگە و تۆ لێ داوێ لێ نەداوێ مادام تحت فشارێ ئەم خانمە حتا تەتمیع بێت حتا پوڵ بێت ئەمانە هیچ کامی باعث نییە کە تۆ واقعیەتێژی توایتە تحت فشارێکە یا تەتمیع بووگی یا فشارە فیزیکی ڕۆحی ڕەوانی دوا لەسەرا بەس ئەمە واقعیەت نییە بکنه بعد اون 2 نفر وارد بشن تمامی اینا خانم بە زەهر تۆ مەسموم کە بعد ئەو 2 نەفەرە وارد بوون دێ تۆ مەسموم بووگیتر پێویستی چێ بەو 2 نەفەرە من ئەمە نافهمم تۆ زەهرە بە هاوریاگە زەهر هەر کەسی ABC ئەزانێت تۆ قەترێکی بخۆی ئەمریت ئیتر ئەو 2 نەفەرە بۆ هاتکن بۆچی ئەشێ ئەو دوای ئەوەی کە زەهری بە تۆدا ئەو 2 نەفەرە بێنە ناو بۆچی ئەو هات کە فیلمی لە تۆ گرتگە لە کاتێکا زەهری هاوردە پێت با بیخۆی کشف و دستگیر شدن. ابتدا به ساکن ممکنه دروغ‌هایی هم گفته باشه ولی بعد اینها تحویل مراجع قانونی داده شدند به وزارت خارجه آمریکا به جاهایی که باید بدونن خبر داده شدند این یک جوده اینا تحویل مراجع قانونی داده شدند توجه کن نگرا بعد اجي خوالش ماندا به ایالات متحده امریکا وزارت خارجه ایالات متحده امریکا تو کی علی جان تو کارمند رسمی CIA تۆ ئیستا بەشێ لە دپارتمانتە CIA دواتەکە کە تۆ ئەتوانێ بڕۆ ئێرتبات بگریتە کارتەشە ئەمریکا من سیتیزنە بریتانیا پاسپۆرتەکەشم هەست یعنی من ئیستا بڕۆمە ئەفغانستان بنەوەم لە پەلە کاورایە گەتوانم بیومە دەرە سەفارەت ئەفغانستان بێژم ئەمە بگرن ئەمە هاتوو من بگرێ بکوژێ لێمێگرن ناژن توش کارەی تۆ کێی پەرکێشیدانەیە کە کردە هاوڵ دەرە سەفارەت تۆ کێ عەلی جوانمەدی چ کارەی پۆستە ڕەسمی چێ لەوێ کە تۆ ئەتوانی مەدارک تحویل ئەمریکایی هاوی تۆ ئێشێ بەشێک لە دیپارتمانتی CIA بیت هەیت ئەمیتا کە ئەتوانی مەدارک بگری و تحویلە مەسەڵەن ڕۆئەسای خۆتی بکەی وایتە یا تۆ گەرەکتە بیژی مەسەڵەن ئەمەی کە تۆ
ئەمریکا شوونجی عالەمە بەشەریەتەوە تۆ وەرێکی مهم حقوق بەشەری توانی بڕۆی هەر کەسێک تەحویل بە ئەمریکا تەمدیهی بکات لێی بە تۆ وایەتە عەلی جوانمەردی دەریغ مەکە ئێمە ڕێپۆرت کە بە ئەمریکا بیکە با بمانوان بۆ گوانتانامۆ بیکە ئادەی بیکە بود و براشون خیلی سخت بود که اینگونه این تیمشون منهدم بشه. کسانی که میان در قالب حقوق بشر که یک خانم رو آورده این بازجویی میکنن دست بهش نزدیم، گفتیم این مدرک شما این کار رو انجام دادید، چرا؟ بیاید بگید. و دیگه چون مدرک هست نمیتونید. اگر او خانمه کتمانی کرده تو چی دکرد؟ او خانمه چطور نمیتونه؟ تو خود و آشکار عالم درو اکی لحی کلا خود زلتر خواه ناخنی خو خافتی نکرده. او من ثابت یکم تو انسان دروز خائن نادروس بکری جیرا او متوهمی کی ثابت یکم تو خفاوی خو خفنا خو لدم ناکوی یکمی چون تو مجبور نکرده تحت چه اجباری او خانم اقصی کرده تتبیع کرده خلط عندك ترس عندك بالاخر خانم يفشارك لسلاوة تتوانيك تفيد مية بدري وعينك كيدسي يعني هاي فرفل النورمال او حاتكو اعترافك جوان مردنی تو خەریکی بەحسە سەداقەتەکەی دەیتر لەگرا شتێک هەجە ئەو شتێک هەجە چییە؟ هەماهەنگیە تەتمیع کردگە وا لە ئوروپا وا لە ئێران کی گەرەکێ تۆ ئەوە نەمهم کە عەلیە جوان مردی هم دست داشتن که دستگیر شدن. حتی هیچ شرایطی ما اجازه نمیدیم که اینها بتونن با این تیم‌های تروریستی غلبه بکنن. تا جایی که بتونیم دفاع میکنیم. این پیام برای خود سپاه پاسداران و اطلاعات بود که حالا تیم دومشون رو فرستادن که بگم این کار رو نکنید. شما اگر راست میگید بیاید پاسخ بدید به مسائلی که ما مطرح میکنیم، ولی ما میدونیم که اینها یک رژیم تروریستی فاسد هستند. مخصوصا کسایی که نمیدونن بدونن اینها جلسه مخالفان خودشون رو با موشک میزنن. کدوم حقوق بشر در مورد اینها؟ کسی که اومده شما رو بکشه کدوم حقوق بشر؟ تازه با این حال ما باید دفاع نکنیم، دو دستی بگیم خیلی خوب بیایید تسلیم، همه چی تموم شد. پس دوستان ما این رو بدونن، دفاع مشروع ما بهش باور داریم. هر کسی هم از طرف جمهوری اسلام تو همین من دوباره كما بود علی جوان مردی دفاع مشروع دفاع لخوات شرائطي هست او خانمه لحين ارتقى بالجرمك قالك جانته تهديد بك تو دفاع بكي لخوات او دفاع مشروع تو اتواني بيلك ورابي كوجي اصلاحي كشاب العمرت بهركو ام دنيا يا اخي انا كان لندنا اتواني بيلي بكوجي تبيوزناك على هوليري تو حليم وكردستان وشاخو داخل قنديل ومان بيوزناك اما امكاني تو كردكتا دفاع مشروع ني عزيزك نعم امكاني تو كردكتا كاولاد دسكير كردكا بقول خوات رفاندكتا اسيدي قرتكتا وادارك كردكا قصبكا بحد سورتي وادارت كردكا مهمني تشكل لي داغا زلال لي داغا ماچ كردكا پولا بيداغا هر كاريكا كردكا تتميع كردكا يا سداد داغا وتهديد كردكا مخال موادار بقصة كردن بوغا وتو مجرمي تو مجرمي أنا بابتا أم مصاحبك كردكتا مجرمي بلي ولي بتقرتايا ليد بايا بتكشتايا وهرش أو بعضنا هات المشخص يعني كتو واقعا درجيريد كردكا درجيريد نكردكا كي بلا مارتيان داغا بعلي جوان مردي تو لخيامانا كان هولي رابا ماشين هاتو جوكي كاوران ده هولي رابا بوم هلطا كان دو قاتشي كيشو كراكي مرد ناتوان تو التقي انه نايش ترافيك لايتيكا يكفي شربان طبلة صرتها ساعة كانوا ولا توان تو يجي بحنصة لفر ترور كرياغا يسيبو تو نقشة عليرن تي مسنفرو پرستو اهنيرن ام خلقي اما بعضي مواقع انسان حسرة اخوة تاچه ميزانا مردم ايما تحميق كرياغا بمچن لپای فيسبوكا كي اما نوساگي سي پرستو يانا نارگا هنيجن كرد كامنتيان دانياغا این کجاش پرستوه
چه زشته، این اصلا پرستو نیست. ام چی جو خریکە باسی چییە؟ امریکا بیاد تو همین امریکا من اجازه حمله سلاح دارم و گرفتم، تو همین امریکاش هم از خودم دفاع میکنم و منتظر نمیشم تا پلیس بیاد و تا پلیس برسه همه چی تموم شده باشه. این رو خیلی واضح بگیم. معتقد هستیم به حق دفاع مشروع، مخصوصا در مقابل یک رژیم تا دندان مسلح و تروریست که تمام مخالفان خودش رو در هر جای دنیا ترور کرده. توصیه به همه افراد هم، درسته ما خبرنگاریم، ولی خبرنگاری هستیم که داریم افشاگری در مقابل پلیدترین جنایتکارترین رژیم موجود در جهان رو به پیش میبریم. پس بنابراین خیلی طبیعی هست که اینها بیان از هر طریقی ممکن وارد بشن. تحت هیچ عنوان تا زمانی که در دست ما بودن تروریست ها، ما به اینها دست نزدیم. با اینکه اونها به هیچ یک از مبانی حقوق بشر اعتقادی ندارن و شما خودتون میدونید در زندان ها چه خبر هست و افرادی که مشکوکن چگونه با اونها رفتار میکنن و تمام اینها رو میدونید، ولی ما بسیار انسانی این افراد رو تحویل دادیم و پیاممون هم به جمهوری اسلامی این بوده که دفعه بعد شاید تحویل ندیم، اینها شاید از بین برن. اوکی. قسەکەی وای ئەگەینێ کەمە تەحویلی ئێرانی داگەسەوە. تەحویلی ئێرانی داگەسەوە. پەیامی ئێمەش ئەمە بوو بە جمهوری ئیسلامی دەحفەیەتر شاید تەحویلیان نەدێنەوە پێتان. لەکوێ تەحویلت دانەوە بەکشی تەحویلت دانەوە؟ ئەم خانمەی سەوا لە ئێران وا لە ئێران تۆ ئەم شتە توڕەهاتە دوودکە لەسەر دانەیەک کورد ژنێک وا مناڵێکی بەگرەوگان بووگە لە ئێرانە بردەک دەسەوە و تەحویلە ئێرانە داگەسەوە. جمهوری اسلامی استادم کارە سەیتر تۆ مخالفە شەدیدێکی عەجیب و غەریبیت و ئەم گشتە توڕەهات و تەناقوز و درۆمە من لە تۆ دەرخست. ئەو خانمیشە ڕۆژنامەنگارە و ماهنامەی بووگە و دیارە دەم دەڕیدەی دروست حسابیە. ئەی ئەو خانمەیسە بۆ جواوە تۆ ناتەوە بۆ جمهوری اسلامی سەنایە مستەند لەسەر تۆ دروستکە 5 دقیقە درۆکانە تۆ دەرخە بە تۆ نایژێمان مەساڵم تەحویل داگەسەوە بێ سابەتی بکاتۆ دروستنی بۆ نایکە. ئەم خانمەی سەوا لەکوێ؟ وا لە ئەوروپا. ئەم خانمە بۆ نایسە لە خۆی دفاعکە بێژەم پەرستووە تاکوێ تا چه حەدێ نزیک بوو لە تۆ چیت کردو بەم خانمە؟ خۆ ئەم خانمە ئیستا زوانی کیلۆمەتری درێژە. ئەنجی جوان مردی تۆ داکتە بەرە حکوومەتە حەلیم. حکوومەتە حەلیم ئەزانی چیت پێ کردگە؟ تۆهینێکی گەورە بە حکوومەتە حەلیم کردگەتەوە. سەفرنتیە حکوومەتە حەلیمە بردگەسە ژێرە سوال حەج حساوت نەکردگەن. تۆ نە نەهادێکی ڕەسمی نە جەریانێکی شناختە شدەی حەجێ نیە. تۆ چووگی بە ملحوڕیە خۆت عەدەیەکە بە ئەسیری گرتکە خۆتی چووگی مستەقیمەن تەحویلی جمهوری ئیسلامی داگنەوە. خوات وایژی تۆ خەریکی وایژی چاشنی قاتیەکەی و دامانە ئامریکایەکە. تەماشاکەن مەردم ئەم ئاغا گەرەکی پرۆژەهای جێبەجێکا بۆ بێتە ڕەهبەری، لذا گەرەکی لە چاوە ئێوە مهم بنوێنێت. براکەم تۆ جمهوری ئیسلامی ڕۆک ئەزانێ مەردم قیمتێ لە جمهوری ئیسلامی. جمهوری ئیسلامی ئەزانێت هەر کە چووە زیندان مەحبوب بەوێت. جمهوری ئیسلامی ئەزانێ هەر کە جمێن بە جمهوری ئیسلامی بدا مەحبوب بەوێت. خۆ ئەمانە ئەزانێ من تۆ ئەیزانی جمهوری ئیسلامی نایزانێت. مامورانە ئەمنیەتی نایزانن. بۆ ماغەیە عەلیە جوانمەردیە نەیدانە تیمە تەرۆرە خۆی بیان کوژێت. قبوڵمان نەکرد. کوشتی بێسی. باغی جوانمەردی تیمە بعدی 3 نەفەر ئینسان بکوژێ بەسەر جنازەکانیانەوە بێسی ئێمەژین باری کەڵایە جوانمەردی 3 نەفەری کوشت. باشوات حکوومەتە حەلیم هیچ کەس وەکو تۆ تڕۆی نەکرد عەلیە جوانمەردی. خاص حکوومەتە حەلیمت تڕۆ کرد. یعنی ئەگەر حکوومەتە حەلیم ئار و نەنگی بوێت ئەڕواتە کنارە و تۆ کۆنتڕۆڵەکە بگریتە عوهدە خوات و تیمە ئەمنیەتیەکەت. این رو حق خودمون میدونیم. کسانی که نمیخوان و نمیتونن این رو درک بکنن میل خودشون هست. مبارزه مدنی بخشی از کار ماست، همش نیست.
ما تلاشمون این هست از همه راه‌های مبارزه برای سقوط جمهوری اسلامی استفاده بکنیم. همه راه‌های مبارزه رو مشروع و قانونی میدونیم. رژیمی که ساده ترین صدای آزادی خواهی رو در وسط خیابون به گلوله میبنده و میکشه، این رژیم تروریست رژیمی نیست که ما بتونیم از راه‌های سێ ئەمانەی وا قسەیەکیان نییە بێژن جمهوری ئیسلامی چۆن ئیشێ لە بینی بووی چۆن کار ئەکا نە ئاوا مردمیان عادەت داگە تۆ دوو جمێنبەرە جمهوری تروریست وی ڕژیمە تروریستە جمهوری ئیسلامی جمهوریە سێدارە خۆ ئەمە ئەوێتە ئەوجە ئینقلابی گەریەمانە جمهوری ئیسلامی بۆ خراوە زەرەری چیە بۆ مردمە کورد کێس جمهوری ئیسلامی کێس چه شەکڵیە تۆ ئەمان تەوزیح نادەی هەر ڕژیمە کەسیف و فاسد جمهوری ئەمە هیچ کەتەکان نادا هیچ اتفاقی ناکەفێ ولی تۆ چه ئێسرارێکت هەست کە بە مەسیرە بیوەی تەماشاکە ئەمەسە مردم نافەهمێ مردم تاکوێ دەی لە مردم ئەوێنی مەسەڵەن کاورایژێ جمهوری پەتوسێدارە ئێمە گەورەترین پێناسەیەک و تۆ کردت ما تەماشاکە مەسەڵەن ئێمە کارەکەین من لە دیبەیتەکەی تراوتم دەوڵەتە ئێرانی دەوڵەتە یەهود جەهانیە دەوڵەتە ئیسرائیل هەیکەل و نەمادە دەوڵەتە قەومیە ئیسرائیلیە دەوڵەتە ئیسرائیل هەمان داستانە حکوومەتە ئیسرائیل داوود و سوڵەیمانە قەومی حکوومەتە قەومیە بەنی ئیسرائیل بە هەبوونە خوایەکی مەخسووس و بەناوی یاوە دەوڵەتە ئێرانی ئەوجار دەوڵەتە یەهودیە دینیە دەوڵەتە جەهانیە کەس ئەهەمیەتە دەوڵەتە ئێرانی لە ئەهەمیەتە دەوڵەتە ئیسرائیل بۆ نظامە جودۆ کریستیانیتی دنیا مهمترە ئەمە تەلاشە ئێمەس مەسەڵەن ئێمە هاتکین پێناسەی ئێرانمان کردگە ئێمە ئیژین جمهوری ئیسلامی چیست چه کارەس لەکوێ هاتکە بۆ هاوردگیانە چیان وتگە تا ئێوەش بین سناریۆی لە خۆتان بەحسکەن بۆ تۆتەکە جمهوری ئیسلامی مشکڵە دەست ئەمە سوکردنە مردمە سەخیفکردنە مردمە مەسەڵەن تۆ دەمەکەی تۆ گەرەکتە قسە بکەی دەرمەوردە حەلیمە کوردستان خەڵک پێدەژی ئەم قسانە گشت کەسی ئەیزانێ نام قسانە گشت کەسی نایزانێ ئەگەر تۆ بتزانێ ئەمە وەزعەدنەوە ئەژی جمهوری ئیسلامی قسانە گشتی ئەیزانێ مردم گشتی ئەقلیەز نا مردم تەحمیق کریاگە گشتی ئەقلیەز وەلی ئیستفادەی لێ ناکا ناتوانێ بگەڕێ بە شوێنەوەی کە داستانەکە چه شەکلیە ئەم کاورە چۆن سوڵتەی کردگە بۆ سوڵتەی کردگە خەریکە چی بە تۆ ئەکا جمهوری تروریست ئیسلامی چی لێ تێدە دەرەوە هیچ ئەوەی لێ تێتە دەرە 2000 کڵاوەکەنە سەرە تۆ کورە من فێرتان کەم بابەجانەوە گشتان مناڵ بووگن جامعەی کوردستانتان دیگە ئەگەر تۆ مناڵێکی بزەن وایەتە لە ناوی کوچە ڕۆژی 5 دەفعەدا لە مناڵە مردم کاورە ئەنەوی لە پەلی مناڵەکە هاتە دەنێ ماڵتان و دایک تێوت کوڕەکەت داگێ لە کوڕەکەم دایکی تیش ئەیوت باوات بە چاوەزی لێ باو ئەمری نەمێنێت و داوەشێت و خۆم لێ ئەدەم و کارێ خاسێکە کرد و دوو جمێنیە داوە تۆ کە فۆکۆڵت دڵت دایکە کاورەیە هاوردە خوارەوە لۆ داش تۆ هەر هەڵە خستە و ماچێکیە کردێ و دەسە خۆشوێ و نێڵی کەس لێت با بابا ئەمانتانە کردگە خۆ ئەمە ئەفەهمنی تر فرە پیچیدە نییە خۆ قابلت دەرک هەست هەر کەسێ جمێنی داوە جمهوری ئیسلامی نەیوت بۆ جمێنی پێ ئەدات کۆمەکەکا بە قودرەتە جمهوری ئیسلامی هەر کەسێ وتی من تەکە جمهوری ئیسلامی مبارزەکەمەشێ بێت بێژێ تەکە چییە جمهوری ئیسلامی مبارزەکە هەر کەسێ ئێژێ بن بۆ کورد مبارزەکەمەشێ بێت بێژێ کورد کێس کە من بۆ چییە کورد خەریکە مبارزەکەم یعنی چی ئێوە فکرەکەن کاورە فقط بێ جمێنێ با تەواو بگە چووگە پەیکاری
کێ ئەم مەردەمەی وا پێ کردگە؟ ئەمانە وایان پێ کردگە. بەشێکی تر قسەی کردگە بۆ ئەم شەو فرە بوو. ئەو بەشەی تریشی لێدەم بابەتە ڕێزگرتن لە ڕەهبەران ئەو بەشەی دانین بۆ سۆحا. تۆزێ توولانی بوو و منیش تۆزێ هیلاکەم. فقط بزانن مردمی ئێمە حەقی هەست درۆ نەشنەفێ. حەقی هەست. مردمی ئێمە حەقی هەست ئەحمەق نەکرێ. ئەمە جوزە حقوقە مردمە. مردمی ئێمە حەقی هەست بە ئینحرافی نەکێشن. ئێوە ئەوجە بێپرینسیپی بێئەخلاقی وانە لووتکەی کەسافەتە لە بەرامبەر مردمێکی بەدبەختی بێدفاعە کە تەوەسوتە ئێوە ئەحمەقە کرێ بۆ حەوائجە ئێوە. ئەها ڕاپەڕین بە سوورەتە ئۆپن سۆرس سعیەکات زەهنیەت و عەقڵی ئینسانە کوردی ئیرتقابە. بیواتە سەرۆ خۆتان لە ئێمە فێرە قسە ئەون لێ دواگەرەکتانە بەرعەلی هەیە مەستفادەی بکەن چون ئێمە گوساخین، چون ئێمە کۆمەڵگای کوردەوارێک مەنگەرەکە بە ئینسانهای عاقڵ بتە و شۆڕشگێڕ. فکریش ناکەین لە خەڵکەکە مێنینە جێ. فکر ناکەین بە ئەحمەقکردنە مردم توقمەنانی خۆمان بخۆین. با مردم ئێمە ژیروێ دنیا چاری نەکە. باوەڕکە من ئەگەر ئەم کوردە پیاەکی تیاوایە بە ناوی پیای حیزبی واقعەن لەسەر حیزبەکەی ڕاست بوایە حەزم پێ کرد. مەسەڵەن کاوران دیکتە تێ تەعەسوبە پاڕاو بۆ من ئەکێشێ و پاڕاو قسەکە و پاڕاو بێت و بچووی قسە و قازی محەمەد مەکە. ئەگەر ئەوەنە پیاگوایە دوو مەئموری بکوشتە، ئەگەر ئەوەنە پیاگوایە لە تاران قەمەی وای بکێشە من پێمبەری نەیەخوارد. باوەڕکە پێمبەری نەیەخوارد. ئەگەر ئەوەنە پیاگوایە لە بەرامبەری تورکی عەرەبێ وا بوایە پێمبەری نەیەخوارد. ئەخە تۆ کاورایەکی تەنەداگەسە کۆڵبەری، تەنەداگەسە حەچی خفەتە، تەنەداگەسە ژیانە ئوردوگاهی. تۆ کابرایەکی قەرارگای ڕەمەزان لەسەر تۆ حکوومەتەکە لە حەلیمە کوردستانە. وجدانەن کەرامەتە ماگە، وجدانەن کەرامەتە هەست. ڕوود تێ بە خۆت بێژی مرد. خۆ دەخەڵەتێنی، ئێمە ئەخەڵەتێنی. بەشە قسەکانە دووەمە ئاغای عەلی جەوانمەردی دانین بۆ سۆحا. من تۆزێ شەکەتم بۆ خاترەوەی بتوانم وردتر لەسەر قسەکانەوە مشت توڕەهاتەی کەوتکێتی سەبارەت بە بەڕێزی، چون ئەوە کردنەوەی گەرەکە، وازکردنی گەرەکە. من دیبەیت کە ئەکەم و مەجبورم دەرسە فەلسەفەی سیاسیش بدەم. تا مردمێ مە خۆ فەقەد فەقیرە نازانی حق الدفاع عن مشروع چه شکلیه؟ سلف دفن چه شکلیه؟ دفاع عن الأخوات چه شکلیه؟ نازانی. توجه کن و تو مجبوری ئەمە لە زەهنە مردمە دروستیکەی. تۆ شەبێ تۆزیح بەی بزانی حکوومەت چییە، ڕەهبەر بە کێژن. کورم بەحسەکە مەسەڵەن کەلەمەی سەرکردەم کەلەمە نەزۆکە نازە. سەرکردە بە معنای ڕەهبەر نییە هیچ وەخا بابزانن. سەرکردە بە معنای مشتی ئەڕازلو ئەو باش و یا مەسەڵەن سەگێ کەوتە بەرە گەماڵی سەگی تر ئەوە سەرکردە بوو. تۆجۆکەن یا مەسەڵەن تیمێکە قۆکێش مەسەڵەن دانێکیان لەبەرەوە ئەو سەرکردە بوو. تەکە ڕەهبەرە سیاسیە فەرقەکە، ڕەهبەری ئینقلابیە فەرقەکە. بابا ئەنم معنایان هەست، معنە بارە زەهنی بە تۆ متەبارەک تاریخچەیەکە لە ناو زەهنتەوە. تۆ ئەفەهمی یعنی چی؟ تۆ چۆن تێی مستەڵەح دەستکاریەکەی کەورە نافەهمی باسی چیەکەی؟
ئاوە حکایەتەکە ئەوێ بەمی کە تۆ خەریکی ئەیش نەفی کاورات هێژ من بازداشتم کرد لە تۆ حەج نەهادێکی ڕسمینی ناتوانانی بازداشتکەی دە خەڵکەمان زانی نایزان حتممە نەیزان بێ ئەگەر گیزانێ بۆ تا ئێستا قسەی نەکرد ئێژی من ئەچم ئەسناد تەحویل ئەمریکا دەم براکەم تو چ کارەی ئەسناد تەحویل ئەمریکا دەی یعنی ئیستا هەر کەسێ لەو هەولێرە بنەوێ لە پەلیەکێکی تر بیواتە دەرە پادگانەکەی ئەمریکایەکان پادگانەکە ئەمریکایەکان تەحویل یەگرن لێی ناژن تۆ کێ چ کارەی چۆن لە خۆتۆ مەردەمە بازداشت کردە کامە نەهادی کوا ئۆرگانیزیشنە کوا چارتە سازمانی دەخت و کێی تەحویل ئەمریکایەکانمان داگن تۆ کێ دەی خەبەر نگارە مستەقل کێ دپارتمانتێکی لە CIA خۆ بێبێژە بێژە خەڵکە کوردەوار من بەشێکم لە CIA دەستگاهە تەلەعاتیە دەوڵەتە ئەمریکا خەریکم کارەکە مردمی کوردەواش حەزەکەن بە ئەمریکا فکرەکەی قینیان لێتیا ئەو بەشێکی فرێ حەسەن عاشقە ئەوە نەچێ پێیکاری جاسوسە ئەمریکاوی بۆ نایبێژیتی خب مردمەمانە ناز تۆ مەجبوری تۆزیح بەی تا دروزنی ئەم نادروسە دەرەخەی خۆ حەدەک لەناوە سایتەکەیە پەرستوو شناسایی ئەکا کە 2 مانگە مەفقودە بەڵام لە کنارە خۆی لە شەبی یەلدا بوومی بۆ تەقێنەوە خەوەری لە خۆی نییە قادری لێ ترۆرەکەن خەوەری لە خۆی نییە کارای کامێرانی ماشینەکەی تەقێنەوە کوڕەکەی کوژن خۆی جف قاچی لە دەست ئەدا خەوەری نییە تۆجۆکن بێ بەچەند ویدۆی دووەمی ئێژی دەرسی کلاسیەکەدا بۆ مناڵی کلاسیک و مەهدە کودە قسەکات و فرەنزانە مهمێکە ئەمە دانین بۆ سۆح تێمەسەری سۆح ئەم جۆرسومەی فەسادە ئەم ئینسانە سووک مەغزە سووک شەخسیەتە نایوە خۆش